هەموو لە یەکچان بەخێر بێن. سوپاس بۆ جۆش و خڕۆشیتان بۆ سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کوردستان بەیەکەوە بەهێزترین. ئەمڕۆ هەڵمەتی بانگەشەی لیستەکە دەستی پێکرد و تا سەرکەوتن ناوەستین. دەستپێک هەمووان پێکەوە بۆ شەیدانی ڕێگەی ڕزگاری کورد و کوردستان و عێراق ڕاوەستین. سپاس فەرموندانیشن. سڵاو سڵاو لە تۆ کەرکووک، سڵاو شاری کڵپە و شاری ئاگەر، سڵاو ئەی قودسی بریندار، ئەی لە ڕۆح و لە ویژدانە دایم زیندوو، سڵاو ئەی خانە خوێ و ئەی بینایی چاوەکانی مامی گەورە مامی کوردان، ئەی ئومێدی دوێنێ و ئەمڕۆ و سبەی کاک نەوشیروان، سڵاو ئەی ئارامگەی پەیکەرەکە و بیر و هزر و ئازایەتی مامە ڕیشا، ئەی کەرک و چیلانکەی شۆڕش، ئەی خاوەنی هەزارەها شەیدی مرد، گەر تا سبەی نێبیان ژمێرم تەواو نابن، سڵاو سڵاو ئەی غەزاڵی بریندارم، ئەی کەرکووکم. ئاماتەبوانی بەڕێز پێکەوە کورتە ڤیدیۆیەکە بینین تایبەت بە شاری کەرکووکی خۆشەویست فەرمون. ئێرە کەرکووکە
یان با بڵێین ئێرە قودسی کوردستانە مام وایەوت ئێرە برینی لە مێژینە و عاشقی لە مێژینەمانە ئێرە پارچەیەکە لە ڕۆحمان ئەیانەوێت لێمان بسێنن بەڵام نا هەتا کوردێک ما بێت کەرکووک کوردستانیە ئەوە تا خۆڵیان خاکە بە کوردیە دوێ قەڵاکەی بە کوردیە دوێ ئاگرەکەی بە کوردیە دوێ ئەوە تا بۆنی ڕاپەڕی نەورۆزی لێدێ ئێرە کەرکووکە و کەرکووکی ژەزانێت چێ بەم خاکەدا گوزەری کردووە چێ بۆی جەنگاوە و چێ لە پێناویدا شەهیدی داوە مام ئەیوت هەزاران ساڵە باو و باپیرانی ئێمە ئەم خاکەیان پاراستووە و ئێستاش بە میرات بۆ ئێمە جێماوە هەتا کوردێک ما بێت کەرکووک شاری کوردستانە کاکەنەوەژەی وت کەرکووک شاری خۆمانە میلەتان ناچن بە ڕاپرسی شاری خۆیان وەرگرنەوە ئەوان هەتا بەیەکەوە بوون بەهێزتر بوون ئێمەش ئێستا بەیەکەوە بەهێزترین بەیەکەوە ئەم ڕێیاگرین وەڵێین ئەی برینی لە مێژینە و عاشقی لە مێژینەمان تۆ کوردیت و کوردستانیت ئەی شارە دێرینەکەمان سەدان جاری تریش پیلان لە دژمان بجێڕن ئێمە دەستبەردارت نابین کاروانی کوردان دێت و ئەڕوا بە حەسرەتی تۆ هەزارانمان سەریان نایەوە ئەگەر هەزارانی تریشمان سەر بنێنەوە هەر دەستبەردارت نابین تا مرۆڤێک ما بێت لەسەر ئەم هەسارەیە خوێنی کوردانە بە دەمارەکانیا بێت و بچێت تۆ کەرکووکی کوردستانیت ئەی برینی لە مێژینە و عاشقی لە مێژینەما دە پێیان بڵێ کە تۆ چیت لەگەڵ مردنا ڕاهاتوین بەڵام لەگەڵ تەسلیم بوون ڕاناین ئەوەی خاکمان داگیرەکە ئەزانین چۆن دەرسی دائین ژیانەکەین بە گژمەرگە لە مردنا ژینەوە چاوەڕێی مەرجی دوژمنکەن لە ناو جەرگەی کەرکووکەوە یان کوردستان یان کوردستان دروشمی هەموو کوردانە هاندەری ڕێی خەباتمانە تاکە ڕێگەی نەجاتمانە ئێستاش یەک بەیەک ئەو کاندیدە بە ڕێزانەتان پێناسێنین کە لە ناو لیستی هاوپەیمانی دەیانەوێ متمانەی ئێوە بەدەست بێنن ئەمانە پۆلێک لە کوڕووکچە جەربەزەکانی ئێوەن کە دەنگەکانتان ڕەوانەیە نەکات بۆ سەنگەری بەرگری لە ماف و خواستەکانتان کاندیدانی هاوپەیمانی کوردستان پارێزگای بەغداد محەممەد ظافر مەجید تەیوب عەلەوی کاندیدی ژمارە 52 لا بازنەی 12 بەغداد بزە و خەندەی نوێ دەهێن نیشتیمان لە دڵماندایە گەلمان لەمەینە دەروێ ئاواتی ئەمڕۆدا هاتوو دوای نایەین هەردەم زیندوو سوار چاکێکی ئایات ئەدهم حسێن کاندیدی ژمارە 30 لە بازنەی 8 لە بەغداد پارێزگای نینەوە ئالا عەبدولحەمید ئەحمەد ڕەزا بەیاتی کاندیدی ژمارە 33 لا بازنەی 7 نینەوە
مەروان خەلیل یەحیا میرزا کاندیدی ژمارە 86 لە بازنەی 6 نینەوە. عەبدولستار عەبدولجەبار ڕەمەزان کاندیدی ژمارە 43 لە بازنەی 5 نینەوە. بەداخەوە لەبەر باری تەندروستی نەیتوانی ئامادە بێ لێرە. عەزیزە عەبدولعەزیز کامیل کاندیدی ژمارە 31 لە بازنەی 4 نینەوە. کوردستانی لە کۆڵما لە ڕەشەبە پرسم چێ وەک شاخ لە ڕووی ڕاوەستا. مەجید ئەحمەد ئیسماعیل کاندیدی ژمارە 23 لە بازنەی 3 نینەوە. وێنەی کوردبوونمان کێشاوە کێوێکی لە بن نەهاتوین ڕووبارێکین و نەسرە و تور. ڕونزی زیاد سیدۆ کاندیدی ژمارە 26 لە بازنەی 2. ئەحلام ڕەمەزان فەتاح کاکەیی کاندیدی ژمارە 30 لە بازنەی 1. کاندیدی پارێزگای دیالە سۆزان مەنسوور کەرەم کاندیدی ژمارە 22 لە بازنەی 4. ئاواتی ئەمڕۆ داهاتوو دوای نایەین هەردەم زیندوو سوار چاکێکین نەبەزیوی بووە و ئەمانجمان هاتوو. کاندیدی پارێزگای سەلاحەدین کەریم شکور محەممەد کاکەیی کاندیدی ژمارە 39 لە بازنەی 2. کاندیدانی پارێزگای دهۆک ئیمان عەبدولڕەزاق کاندیدی ژمارە 26 بازنەی 3. سەوسەن شاهین مەحموود کاندیدی ژمارە 24 لە بازنەی 2. کاندیدانی پارێزگای هەولێر برزوو مەجید عەبدوڵڵا کاندیدی ژمارە 27 بازنەی 4. مژدە ئیسماعیل ساڵح کاندیدی ژمارە 22 بازنەی 4. لە تاشەبەر پرسن چەندە خوێنی شەهیدمان ڕژاوە لە گشت بەندەن و نارێ خوێنەی کوردبوونمان. هەرێم کەمال خورشید کاندیدی ژمارە 20 بازنەی 3. عەبدولسەلام محەممەد سوڵتان کاندیدی ژمارە 27 بازنەی 2. کوردۆ عومەر عەبدوڵڵا کاندیدی ژمارە 21 بازنەی 2. کریزی و بە یەک بوونمان بزە و خەندەی نوێ دەهێ. فەیساڵ کەریمخان کاندیدی ژمارە 24 لە بازنەی 1.
دوای نایەین هەردەم زیندوو سوار چاکێکین نەبەزیوی بووە و ئەمانجمان هاتوو کاندیدانی پارێزگای سلێمانی هۆشیار عومەر عەلی کاندیدی ژمارە 33 لە بازنەی 5 بۆی دەجەنگین تا هەبی کاروان عەلی یاروەیس کاندیدی ژمارە 32 بازنەی 5 ڕزگار محەممەد کەریم کاندیدی ژمارە 28 بازنەی 5 سروە محەممەد ڕەشید کاندیدی ژمارە 20 بازنەی 5 بەدریە حسێن عەزیز کاندیدی ژمارە 28 بازنەی 4 پرسن کێیە خەمی کوردستانی لە کۆڵنا لە ڕەشەبە پرسن کێ وەک شاخ لە ڕووی ڕاوەستاوە لە تاشەبەر ئەبوبەکر بایز ئاڵی کاندیدی ژمارە 23 بازنەی 4 بەندەن و بنارێ وێنەی کوردبوونمان کێشاوە کێوێکی لە بن نەهاتوین ڕووبارێکین و نەسرە و تو غەریب ئەحمەد مستەفا کاندیدی ژمارە 20 بازنەی 4 چرۆ محەممەد شەریف کاندیدی ژمارە 20 بازنەی 3 بە یەک ریزی و بە یەک بوونمان بزە و خەندەی نوێ دەهێ بڕیار ڕەشید شەریف کاندیدی ژمارە 32 بازنەی 2 ئاواتی ئەمڕۆ داهاتوو دوای نایەین هەردەم زیندوو سوار چاکێکین نەبەزیوی بووە و ئەمانجمان هاتوو وەیەکە بەهێزترین سەربەر ئاسۆ فەرەیدون عەلی ئەمین کاندیدی ژمارە 29 بازنەی 2 بۆی دەجەنگین تا هەبی ڕێزان ئەحمەد حەسەن هەردی کاندیدی ژمارە 22 بازنەی 2 شوناس حسێن عەبدوڵڵا کاندیدی ژمارە 32 بازنەی 1 پرسن کێیە خەمی کوردستانی لە کۆڵنا لە ڕەشەبە پرسن کێ وەک شاخ لە ڕووی ڕاوەستاوە لە تاشەبەر پرسن چەندە خوێنی شەهیدمان ڕژاوە نەرمین معروف غەفور کاندیدی ژمارە 31 بازنەی 1 کێوێکی لە بن نەهاتوین ڕووبارێکین و نەسرە و توور خۆری گەشین بۆ ئەم دانا ئەحمەد مستەفا
کاندیدی ژمارە 28 باسنەی 1. شاسوار ئەمین جەلال کاندیدی ژمارە 25 باسنەی 1. کاندیدانی پارێزگای کەرکووک ئاشتی مەهدی عارف کاندیدی ژمارە 38 باسنەی 2. گەیلان قادر عەلی کاندیدی ژمارە 21 باسنەی 2. صدیق عمر ڕسوڵ کاندیدی ژمارە 52 باسنەی 1. خاک پرسن کێیە خەمی کوردستانی لە کۆڵما لە ڕەشەبە پرسن کێ وەک شاخ لە ڕووی ڕاوەستا. مؤەید خازی عوبێد کاندیدی 36 باسنەی 1. لە گشت بەندەن و بنارێ وێنەی کوردبوونمان کێشاوە کێوێکی لە بن نەهاتووین ڕووبارێکین و نەسرە و تور خۆری گەشین بۆ ئەم خاکە وەساتێکی شاوانە بوو کێوێکی لە بن نەهاتووین ڕووبارێکین و نەسرە و تور. صباح حەبیب قادر کاندیدی ژمارە 31 باسنەی 1. محەممەد نەسڕەدین محەممەد ئەمین کاندیدی ژمارە 29 باسنەی 1. کریزی و بە یەکبوونمان بزە و خەندەی نوێ دەهێن نیشتیمان لە دڵماندایە گەلمان لەمەینە دەردێ ئاواتی ئەمڕۆ داهاتوو دوای نایەین هەردەم زیندوو سوار چاکێکین نەبەزیوی کاندیدی سربەخۆ دیلان خەفور ساڵح سەمین کاندیدی ژمارە 42 لە باسنەی 1. لیستی هاوپەیمانی کوردستان پشتیوانی ئەکات. بەڵێنی داوە بێ بە بەشێک لە لیستی هاوپەیمانی کوردستان دوای دەرچوونی. لەبیرتانە ئەی ئەزیزان لەبیرتانە زۆر لە مێژە مامی گەورە فەرموویەتی یا کەرکووک یا خانەقین یا تا ماوی نەجەنگین. خۆبینیتانە و کەڵە پیاوە وا لە شاخ چۆکی بە نائومێدی دادا و گەیشتە کۆشتی کۆماری. خۆڕۆژی مرافعە گەورەکەتان بیرە لەسەر کەرکووک هەمووان ئەوەی حەز و ناحەزی بوو لە ئاسیا کڕوومات بوون. ئەو ڕۆژانەی مامی گەورە و کاک نەوشیروان بە شەو و ڕۆژ لەو بەغدادی پایتەختە شەڕی سەختیان بۆ کەرکووک و خانەقین و شنگالە کرد تا لە دەستور مافەکانی کوردیان چەسپاند. ئەم ڕۆژەوە مامی بچووک قوبادی کوڕی مام جەلال بە هەمان خەون و خولیاوە بە هەمان هەزر و هیواوە پێشەنگی کاروانێکی گەورە بۆ سندنی مافی کوردان لە ناو بەغدا و لە ناو پەرلەمانی عێراق. ئەمڕۆ هاتووین
دەست لە ناو دەست خەونی مام و کاک نەوشیروان بێنینەتی خەونی ئەوان تا کەرکووکی گڕ و کڵپا بێتەوە باوەشی کوردستان بە یەک ریزی و بە یەک بۆمان بزە و خەندەی نوێ دەهێن نیشتیمان لە دڵماندایە گەلمان لە مەینە وتاری لیستی هاوپەیمانی کوردستان بەیەکەوە بەهێزترین لەلایەن قوبەت تاڵەبانی سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستان بەیەکە بەهێزترین سەربەرز و خۆڕاگەرین ڕەجی کوردانەمان نامرێت بۆی دەجەنگین تا هەبین بەڕێز دکتۆر دەرباز محەممەد ڕێگە پێدراوی هاوپەیمانی کوردستان پێکەوە وتارەکە پێشەشەکەن بە هەردوو زمانی کوردی و عەرەبی کوردستان کەرکووکیە ئازیزەکان ئامادە بووان کۆمەڵانی خەڵکی کوردستان کەرکووکیە ئازیزەکان ئامادە بووان ئەمڕۆ هاتووین لە کەرکووکی قودسەوە دەستپێکی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن ڕابگەیەنین هاتووین لێرەوە بانگی یەک ڕیزی بدەین بە گوێی گەلی کوردستان دڵنیاش بن هەر لێرەوە پێکەوە ئاهەنگی سەرکەوتنی گەورە دەگێڕین ئەمڕۆ هاتووینەتە کەرکووکی بابە گوڕگوڕ بۆ ئەوەی پەیمان لەگەڵ ڕێبازی مام نوێ بکەینەوە پێکەوە وتارە مێژوویەکەی مامی ڕابەرمان دووبار بکەینەوە و بە نەیارانی کەرکووک بڵێین ڕەنگە بتوانن ناگری بابە گوڕگوڕ دابڕکێننەوە بەڵام خەیاڵتان خاوە نەتەوەی کورد نەتەوەیەکی زیندوو تێکۆ شەر و کۆڵ نەدەرە و حتا کوردێک مابێ کەرکووک شاری کوردستانە ئەمڕۆ هاتووین لەسەر خاکی پیرۆزی کەرکووک تا هەمومان لەگەڵ ڕۆحی سەرکردەی مەزن کاک نەوشیروان پلاندا ڕێژەر و فەرماندەی ئازادکردنی کەرکووک پەیمان نوێ بکەینەوە و پێکەوە وتەکانی کاک نەوشیروان بڵێینەوە میلەتان بە ئاسانی دەستبەرداری حەق و خاکی خۆیان نابن کەرکووک بەشێکە لە بیر و باوەڕی ئێمە و ئەگەر کەرکووک یەک کوردیشی تێدا نەمێنێ هەر خاکی پیرۆزی کوردستانە بۆ ئێمە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە چونکە لە کەرکووکی قودس و بابە گوڕگوڕەوە یەک دەستی و یەک ڕیزی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوی گۆڕان ڕادەگەیەنین و لەبەر ڕۆشنایی سیاسەتی حەکیمانەی سەرۆک مام جەلال و بیری استراتیجی کاک نەوشیروان و بە عەقڵێکی نوێەوە هاتووین بۆ ئەوەی پێتان بڵێین و دڵنیاشتان بکەینەوە کە چیتر ڕێگا نادەین نە کەرکووک نە هیچ بستە خاکێکی پیرۆزی کوردستان باجی سیاسەتی هەڵە و سەرکێشی سیاسەتی هیچ کەس و لایەنێکی تر بدات لێرەوە هاوپەیمانی کوردستان ڕادەگەیەنین هاوپەیمانی مام جەلال و کاک نەوشیروان هەر لێرەشەوە مژدەی سەرکەوتن ئیعلان دەکەین هاوپەیمانی کوردستان
بە عەقڵێکی نوێوە هاتووە بۆ ئەوەی بەهێزێکی گەورەوە بچێتە بەغدا و بە یەکجاری و بۆ هەمیشە کێشەی موچە و بودجە و کێشە هەڵپەسێردراوەکانی تر چارەسەر بکات. بۆ ئەوەش هاتووین کۆتایی بەم دەسەڵات و ئیدارە خۆسەپێنەی کەرکووک بهێنین و ئارامی و سەقامگیری بۆ کەرکووک و سەرجەم ناوچە کوردستانیەکانی تر بگەڕێنینەوە. هاوڕێیان هەڤاڵان، ئێمە دەزانین و ئاگادارین کە لە چەند ساڵی ڕابردوودا لەلایەن ئەم ئیدارە خۆسەپێنەوە ڕوبەڕووی ستەم و غەدری گەورە بوونەتەوە. دەزانین کە جوتیار و کاسبکاری ئەم شارە بەردەوام لە دڵڕاوکێدا دەژین و کەستان لە سەقامگیری و ژیانی داهاتووی خۆتان دڵنیانین. بۆیە هاتووین پێتان بڵین بە یارمەتی ئێوە و پشت ئەستور بە دەنگ و ئیرادەی شێرە کوڕان و کچانی قودسی کوردستان کۆتایی بەم خۆسەپێنیە دەهێنین و یەکێک لە ئێوە دەکەینە پارێزگاری کەرکووک و شەم شارە خۆشەویستەمان. ئەم کێشە و گرفتانەی باسکران تەنها بە هاوپەیمانی کوردستان چارەسەرەکرێن، چونکە هاوپەیمانی کوردستان لە دوو هێزی گەورە و کاریگەر پێکهاتووە کە خاوەن پێگە و قورسایی خۆیانن لەسەر ئاستی کوردستان و عێراق و ناوچەکە. ئەم دوو هێزە خەمی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانیان لە کۆڵ ناوە بە کەرکووک و سەرجەم ناوچە کێشە لەسەرەکانی تر، نەک خەمی گەورەکردنی بنەماڵەیەک یان عەشیرەتێک یان حیزبێک یان ناوچەیەک. هێزە بچووکەکانی تریش نەخاوەن سەنگن، نەخاوەن قورساین، نە کەسیش گوێیان لێ دەگرێت لە بەغدا. بۆیە داوا لە تاک بە تاکی ئێوە دەکەم، داوا لە تاک بە تاکی هاوڵاتیانی کوردستان دەکەم دەنگەکانتان پەرش و بڵاو نەکەن، بە فێڕۆی مەدەن و هاوپەیمانی کوردستان وەک نوێنەری ڕاستەقینەی خۆتان هەڵبژێرن. لە ڕابردوودا سەلماندوومانە کە تەنها ئێمەین دەتوانین لە ڕێی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەین. هەر لە دانوستانە چڕوپڕەکانی نووسینەوەی دەستور لە پاش ڕووخانی ڕژێمی بەعسەوە بگرە تا دەگاتە مارەسۆنی دانوستانەکانی پەسەندکردنی بودجەی 2021. بەڵێ ئێمە ئەزموونمان لە دانوستانی قورس و درێژ هەیە و هەر ئێمەشین کە جێی متمانەی هێزە عێراقی و لایەنە نێودەوڵەتیەکانین. لە پرۆسەی دانوستاندندا دنیایە کێشە و گرفتت بۆ دروستەکەن، بۆ ئەوەی بێزارت بکەن، بۆ ئەوەی بێهیوات بکەن، بۆ ئەوەی بێ ئومێدت بکەن، بۆ ئەوەی کۆڵ بدەیت. بەڵام ئێمە وەک ئەو لایەنانەی تر نین کە زوو هەڵبچین و زوو کۆڵ بدەین و لەسەر حسابی قوت و موچەی خەڵک بە میزاجی شەخسی خۆمان بڕیار بدەین. ئێمە سەلمانمان کە لە پێناو موچەی خەڵک دەتوانین بە سەدان سەعات دانوستان بکەین و ماندوو بێزار نەبین. لایەنی دیکە هەیە هەر باوەڕی بە چارەسەرکردنی کێشەکان نییە لەگەڵ بەغدا و لە هەر دەقە و ساتێکدا بێت سەرکێشیە سیاسیەکانیان دەست پێ دەکەنەوە و قەوارەی هەرێمی کوردستان و کەرکووک و خەبات و خوێنی دەیان ساڵی شەهیدانمان دەخەنە مەترسیەوە. خۆ ئەگەر دانوستانیش بکەن تەنها بۆ مسۆگەرکردنی پۆستەکانیانە لە بەغدا و بۆ بەرژەوەندی کەسی خۆیان دەیکەن، نەک بۆ دابینکردنی موچە و بودجە و خۆشگوزەرانی و سەقامگیری بۆ کەرکووک و خەڵکی کوردستان. بۆیە بە ڕاشکاوی دەیڵێم ئەم جارە بە یەکەوە هاتووین تا خاوەنداریەتی کەرکووک بکەین و کەرکووک بگەڕێنینەوە باوەشی دایکی نیشتیمان. کەرکووکیانی خۆڕاگەر، ئێوەی کەرکووکی دەبێ خۆتان بڕیار لەسەر چارەنووسی خۆتان و شارەکەتان بدەن، نەک لەم لەولاوە بڕیارتان لەسەر بدرێت.
ئەوانەی لەم لاو لەولا بڕیار لەسەر ئێوە ئەدێن لە ئێوە نین چارە نووس و ئیرادەی ئێوەیان بەلاوە گرنگ نییە تەنها و تەنها چاویان لەسەر نەوت و سەرمایە و سامانی ئەم شارە هەیە هەر بۆیە داواتان لێ دەکەم لە ڕۆژی دەنگداندا بە یەکریزی و هێز و ئیرادەی خۆتان بۆ دنیای بسەلمێنن کە تەنیا کەرکووکیەکان بۆیان هەیە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن بۆ هەموو لایەکی نیشان بدەن کە تەسلیمی بڕیاری هیچ شوێن و لایەن و کەسێک نابن و بڕیاری تەنیا بڕیاری ئێوەیە 100 ساڵە نەیارانی کەرکووک چاوی تەماحیان بڕیوەتە ئەم شارە و هیچ حسابێکیان بۆ خواست و ئیرادەی ئێوە نەکردووە بۆیە داواتان لێ دەکەم ڕۆژی دەیدە بە دەنگەکانتان چاوی تەماحیان کوێر بکەن ڕۆژی دەیدە بە هەموو دنیا بڵێن کێ خاوەنی ئەم شارەیە کێ نوێنەری ڕاستەقینەی ئێوەیە ئەویش تەنها و تەنها هاوپەیمانی کوردستانە کەرکووکیانی عەزیز سەر بە هەر پێکاتەیەکی نەتەوەیی و ئاینی بن دەمەوێت داوایەکتان لێ بکەم ئەگەر بۆتان گرنگە کەرکووک شاری پێکەوەژیان بێت ئەوە خۆتان بەراوردێک بکەن لە نێوان هاوپەیمانی کوردستان و لیست و قەوارەکانی تر بزانن بەڕاستی جگە لە هاوپەیمانی کوردستان چ لایەنێکی تر بە کردار باوەڕی بە پێکەوەژیان هەیە چ لایەنێک بە جددی باوەڕی بە ئاشتیانەی پێکاتەکانی ئەم شارەیە هەیە تەنها هاوپەیمانی کوردستان کە بە باوەڕ و بە کردار دژی هەر جۆرە جاکاریەکی نەتەوەیی و ئاینیە و دژی هەر جۆرە خۆسەپێنیەکە دڵنیابن لە بەغداش تەنها نوێنەرەکانی ئێمە دەتوانن بەبێ هیچ جیاکاریەک داکۆکی لە مافەکانی تاک بە تاکی دانیشتوانی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی تر بکەن جگە لە هاوپەیمانی کوردستان زۆربەی لایەنەکانی تر ئەوەی بۆیان گرنگ نەبێ خواست و ئیرادەی کەرکووکە هەر کامیان خاوەن ئەجەندەی خۆیانن هەر ئەوانن کە چەندین ساڵ ڕێگە نادەن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک بکرێت چونکەن لە بڕیاری ئێوەی کەرکووکی دەترسن هەر ئەوانن چەندین ساڵ ڕێگە نادەن پارێزگارێک بۆ کەرکووک دابنرێ کە نوێنەری ڕاستەقینەی ئیرادەی کەرکووکیەکان بێت دووبارەی دەکەمەوە ئێمە هاتووین کۆتایی بەمە بهێنین و کەسێک لە ئێوە دەکەینەوە پارێزگاری قودسی کوردستان بۆیە داواتان لێ دەکەم هەمووتان بە یەکەوە کار بکەن بۆ سەرکەوتنی هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی پێگەی هاوپەیمانی کوردستان لە بەغدا بەهێزتر بێت بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکانی ناوچە دابڕێنراوەکان و هەموو کێشەکانی نێوان هەرێم و بەغدا جەخت دەکەمەوە و پێویستە و دەبێت پێگەی هاوپەیمانی کوردستان لە بەغدا بەهێز بێت دەزانن بۆ چونکەن ئەمڕۆ قەوارەی هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدایە هەندێک لە هێز و لایەنە سیاسیەکان چاویان بە هەرێمی کوردستان هەڵ نایەت و بە هەموو توانایانەوە شەڕی گەڕانەوەی مەرکەزیەت و هەڵوەشانەوەی فێدرالیەت دەکەن لە عێراق بۆیە ئێمە بە یەکەوە هاتووین ڕوبەڕووی ئەم پیلانگێڕیانە ببینەوە چونکەن بە یەکەوە بەهێزترین بە یەکەوە بەهێزترین و بە یەکەوە دەتوانین کێشەی بودجە و موچە چارەسەر بکەین و سەقامگیری و خزمەتگوزاری زیاتر و باشتر پێشکەش بکەین بە یەکەوە بەهێزترین و بە یەکەوە دەتوانین پێگەی کوردستانیان لە بەغدا بگەڕێنینەوە بۆ سەردەمی زێڕینی مام جەلال ئەو سەردەمەی کە نەموچە بڕین هەبوو نەکێشەی بودجەش لە ئارادا بوو لەسەر ئاستی عێراقیشدا لە کەرکووکی کوردستانی و فرەپێکاتەوە ڕای دەگەیەنین هاوپەیمانی کوردستان کێشەکانی عێراقیش بە کێشەکانی خۆی دەزانێت و هەموو هێزەکانمان پشتیوان نەبێت بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆر لە عێراق پشتیوانی گەنجان و کچانی عێراقی دەکەین ڕۆڵیان لە نێو جمکە هەستیارەکانی حکومڕانی هەبێت
بە هەموو هێزێکمان کار بۆ خۆشگوزەرانی تەواوی هاوڵاتیانی عێراق دەکەین لە هەر شار و پارێزگایەک بن. هەموو هێزێکمان پاڵپشتی پێگەی مێژووی و شارستانی عێراق دەکەین لە نێو دراوسێکانیدا. دوجاریش پێداگری لەمانەوەی قەوارەی هەرێمی کوردستان و سیستمی فێدرالی دەکەین لە عێراق. نیشتیمان پەروەرە بە شەرەفەکانی کەرکووک، کۆمەڵانی خەڵکی کوردستان، لەگەڵ ئەوەی زۆر لەوە دڵنیاین بە پشت بەستن بە خۆڕاگری ئێوە هاوپەیمانی کوردستان براوەی هەڵبژاردنەکانە لە کەرکووک، بەڵام چاومان لە سەرکەوتنێکی زۆر گەورەتر و مێژوویترە. هەر بۆیە داوا لە کادرانی یەکێتی و هەڵسوڕاوانی گۆڕان دەکەم ئەم ماوەیە خۆتان ماندوو بکەن، لەگەڵ هەموو ئەو کەسانە قسە بکەن کە لەبەر هەر هۆکارێک بێ لێمان زویر بووبن یان هێشتا خۆیان ساغ نەکردبێتەوە. قەناعەتیان پێ بهێنن کە لە پێناو بەرژەوەندی کەرکووک و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان دەنگ بدەن بە هاوپەیمانی کوردستان. دڵنیام ڕۆژی دەیدا ئێوەی کەرکووکی بە دەنگەکانتان لوتی ناحەزانی کەرکووک دەشکێنن، بۆ هەموو دنیا دەسەلمێنن کە ئێوە خۆتان تاکە مەرجەع و تاکە بڕیاردەرن لەسەر چارەنووسی نەک تەنها کەرکووک بەڵکو بست بە بستی خاکی پیرۆزی کوردستان. ئێمەش بەڵێنتان پێدەدەین لە کەرکووکی قودسی کوردستانەوە مژدەی سەرکەوتن ڕابگەێنین، چونکە کلیلی چارەسەرکردنی مەسەلەی کورد کەرکووکە و فقط کەرکووکە و هەر کەرکووکیش دەبێت هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. دکتۆر دەرباز محەممەد ڕێگەپێدراوی هاوپەیمانی کوردستان وتاری لیستی هاوپەیمانی کوردستان دەخوێنێتەوە بە زمانی عەرەبی. ئێوارەتان باش، کەرکووکتان باش، هاوپەیمانیتان باش، هەموو لایەک بەخێر بێن. جماهير شعب كردستان الأبية، أيها الكركوكيون الأصلاء، الحضور الكرام، جئنا اليوم لإعلان الحملة الانتخابية لتحالف كردستان من على أرض كردستان المقدسة كركوك الحبيبة. جئنا لإعلان وحدة الصف على مسامع شعب كردستان من هذه البقعة العزيزة. جئنا لكركوك وبابا قرقر من أجل تجديد العهد مع نهج القائد مام جلال الذي قال ذات يوم: من الممكن إخماد شعلة كركوك، لكن أحلام الأعداء باطلة، فالشعب الكردي شعب حي، وطالما بقي كردي ستبقى كركوك كردستانية وللأبد. جئنا لأرض كركوك المقدسة للوقوف مع روح القائد نوشيروان مصطفى الذي قاد تحرير المدينة أبان انتفاضة آذار، ونستذكر مقولته الشهيرة: الشعوب لن تتخلى عن حقوقها بسهولة. كركوك جزء من معتقداتنا، وحتى إذا أخلوا المدينة من الكرد فإنها تبقى كردستانية للأبد. اليوم يوم تاريخي بالنسبة لنا، نعلن فيه التضامن بين الاتحاد الوطني الكردستاني وحركة التغيير على خطى السياسات الحكيمة للرئيس مام جلال وأفكار كاك نوشيروان الوطنية. نعلن من هنا تحالف كردستان، وسوف نزف بشرى النصر أيضا من هنا. ندرك أن هذه الإدارة المتسلطة مارست الظلم والتمييز بحقكم، كما ندرك جليا أن الفلاحين والكسبة يعيشون حالة من القلق بسبب التهديدات الأمنية. جئنا لنقول لكم: لن نسمح أن تدفع كركوك وأي منطقة أخرى ثمن السياسات الخاطئة للآخرين. إننا
وبمساندة شباب وشابات قدس كردستان سننهي فرض السلطة بالقوة. تحالف كردستان تعهد أن يتحمل على عاتقه هموم كركوك وبقية المناطق الكردستانية الأخرى، ونحن أهل بحلها، ونعدكم بأننا سنعين محافظاً من داخل كركوك نفسها ومن أهلها حصراً. في الماضي القريب أثبتنا بأننا نستطيع حل القضايا المعقدة عبر التفاوض، سواء في المفاوضات الشاقة لكتابة الدستور بعد التحرير أو ماراثون مفاوضات إقرار موازنة العام الحالي. نحن من لدينا خبرة وتجربة في التفاوض المثمر، ونمتلك علاقات جيدة داخليا ودوليا تمكننا من حل القضايا تمكننا من حل القضايا الإشكالية في حين لا يمتلك الآخرون هذه الفرصة والثقة. ولا يمكن أن نسمح مرة أخرى بالمغامرة والمقامرة بمصير ومستقبل كردستان أو كركوك وبقية المناطق الكردستانية. شعارنا مصلحة الشعب أولاً وأخيراً، لا المصالح الحزبية والشخصية التي عرضت كردستان وكركوك للخطر. أيها الكركوكيون الصامدون، ندعوكم للحفاظ على وحدتكم وإرادتكم يوم الاقتراع والتصويت لمرشحي تحالف كردستان لتثبتوا أنكم لن تستلموا للأجندات الداخلية وأن القرار لكم وحدكم. اثبتوا للجميع أن يوم 10/10 أن صاحب هذه المدينة هم أهلها الكرام، وأن من يمثل كركوك خير تمثيل هو تحالف كردستان. أيها الأعزاء، تحالف كردستان لديه رؤية جديدة تتمثل في التعامل مع الحكومة الاتحادية بثقل أكبر وبتماسك أكثر لحل القضايا العالقة وفق الأسس الدستورية، وبناء علاقات وطيدة مبنية على الاحترام المتبادل للحقوق والواجبات. تحالف كردستان يؤمن إيمانا قاطعا بالحقوق القومية للشعب الكردي في إطار عراق ديمقراطي تعددي فيدرالي، والتأسيس لدولة المواطنة، وأن ينعم الجميع بعدالة وإنصاف بخيرات وثروات هذا البلد. ونرفض كل أشكال التمييز بسبب العرق أو الدين أو المذهب. نحن أبناء كاكنوشيروان ومام جلال الذين كرسا حياتهم من أجل حقوق شعب كردستان وكانا رمزان للتعايش والأخوة والمحبة والسلام ومدافعان عن حقوق كركوك وأهلها، ندعوكم لإسناد تحالف كردستان، تحالف مام جلال وكاكنوشيروان، من أجل تعزيز وتقوية مكانة الكرد في بغداد وإتباع الحل السلمي لجميع القضايا، وأولها قضية كركوك والمناطق المتنازع عليها. نعلن مساندتنا لجميع القضايا العراقية العادلة، ونقف بقوة مع أبناء العراق ضد الإرهاب، ونقف مع المطالب المشروعة الرامية لتأمين حياة كريمة لجميع أطياف الشعب، وخاصة شريحة الشباب المخلصين الذين يمثلون حاضر البلد ومستقبله. من كركوك الأخوة نعلن التمسك بالحلول الدستورية والقانونية، ونرفض اعتماد منطق القوة في حل النزاعات، وندعم بكل ما أوتينا من قوة استعادة العراق عافيته ودوره التاريخي والحضاري على المستويين الإقليمي والدولي، وندعو إلى توزيع عادل للثروات وتمثيل فعال وعادل للمكونات القومية والثقافية والإثنية والدينية ضمن عراق اتحادي ديمقراطي. ننتظر نصراً تاريخياً كبيراً بدعمكم ومؤازرتكم. توجهوا إلى صناديق الاقتراع بقوة وحماس، وانتخبوا مرشحي تحالف كردستان، واجعلوا مصير ومصلحة محافظتكم نصب أعينكم. لدينا ثقة كبيرة بعزمكم وإصراركم بأنكم ستجعلون يوم 10/10 يومكم التاريخي، وتثبتون للجميع أن مدينتكم هي مدينة تحالف كردستان. دمتم
ودامت كركوك أبية كردستانية وعاشت كردستان شامخة شموخ أرواح شهدائها ومؤنفليها. زور سباس. بە پشتیوانی هەڤاڵان بە هیمەتی دۆست و یاران دڵنیا بن کە هاوپەیمانی سەردەخەین بۆ هەتایی بە سەربەرزی ئەچینە سەر مەزاری پیرۆزی مام و کاکەنەوە بەڵێنە دەی کە ناهێڵین هاوپەیمانیەتیەکەیان قەت بکەوێ دەنگ بتەن بە لیستی هاوپەیمانی کوردستان بە یەکەوە بەهێزترین. سوپاس بۆ بەشداریکردنتان. وێنەی کورتبوونمان کێشاوە کێوێکی لە بن نەهاتوین ڕووبارێکین و نەسرە و توور خۆری گەشین بۆ ئەم خاکە بۆ ساتێکی ژاوانە بوو کێوێکی لە بن نەهاتوین ڕووبارێکین و نەسرە و توور خۆری گەشین بۆ ئەم خاکە بۆ ساتێکی ژاوانە بوو. بزە و خەندەی نوێ دەهێن نیشتیمان لە دڵماندایە گەلمان لە مەینە دەرهێن ئاواتی ئەمڕۆ داهاتوو دوای نایەین هەردەم زیندێ سوار چاکێکین نەبەزیوی بووە و ئەمانجمان هاتوو وێکە بەهێزترین سەربەرز و خۆڕاگەری ڕەجی کوردانەمان نامرێ بۆی دەجەنگین تا